قاسم زۆر بێزارم زۆر نازام چ بکەم. کورە شاهین ئەتو کەینیەوە بێغیرەت بووی کورە ئێستا نەحەزەکانمان ئەوانەی بە چەقولیێماندان بتبینن دەزانی چ دڵیان زۆر خۆش دەبی کورە مەگریێ ما ئەو ژنە نەهەزاری تکە ئەتو لۆ هەلو ئەو ژنەی دەگیریەی خۆشم دەوێت قاسم خۆشم دەوێت زۆر. ئی باشە خۆشت دەوێ یەکە دەزانی چ بکە بیفرێنە باشە ئەو فراندم ئەدی کچەکەم ئەتو دەزانین چە متعلقە بەداچی ئەویش بەدەست دەچیتن. کورە زۆر ئاسانە کچەکەت ماوەک لێ ڕادێ تەلەفۆنی لەگەر دەکەین هێواش شێواش هایلەکە خڕ دەبتەوە. قاسم ڕووخای مەم حەز دەکەم هیچ کۆتەکەم نییە دوایش ئەگە ئەو فرانمان ئەدی زیادی کوڕی خەزوورم ئەو لەنەوە عاشرەتی گەورەیە دەمگوشیتن ئەویش دەکوشیتن. بێغیرەت بێغیرەتی چێ بێغیرەت بێغیرەت توکەینەوە بێغیرەت لە سزن کەس نەدێورات تەمەشات بکە ئێستا لەوها ترسنۆک بووی ترسنۆک نیمە هەموو لە پێناوی کچەکەمە. کورە مەترسی ئەمە لە پشتم بەچەکەوە هەتوو کچت نییە دەزانێ ئەو کچە چی لە من کرد ئەمنی ڕۆکاند ئەمنی نەهێشت ئەو زۆعفەی تێدامە هەموو ئەوە ئەت نازانێت چەندم خۆش دەوێ نازانێ حسابی هەموو هەنگاوەی خۆم دەکەم بەس هەتا ئەو خەمی نەخوا نەترسێ هەتا بیهمەوە تکایە قاسم لێم تێبکە. شاهین جان قەنەعەت بە کچەکەت دەینم لەگەدا چ قسەی بکات و لەگەری بێتە محکەمەی و جارش کە مارەی بکەوە نا ئەت نازانی تاکی چی لەو قسەی کردیە مێژی شتیتەوە کردیتە دوژبنێ من. قاسم تێبکە ئازارم هەیە ئازار هیچ تاقەتم نییە ئەو کچەم زۆر خۆش دەوێ لە خۆم زیاتر خۆش دەوێت تکای تێبکە تێوە بمردم هاوار خۆیان تۆ بە خۆیان بەس تێم تکە تکای لێم تێبگە ئێرە پڕە پڕ هەموو لە پێناو کچەکەمە خۆم دەگوژم لە خاتریوی هەرچی بوێ لەو دنیای دەیکەم بەس بیهمەوە تکایە لێم تێبگە ئەمن ئەوەم دەوێتن. شاهین جان لێت تێدەگەم بەس ئەتو نابی ئەو حالا بڕوخی ئەتو لەوەندە دەڕوخی لەوەندە دەگریەی وازی لێمەی ناتا بەدەستی دەینەوە کە کچت هەبوو ئەو فکرانە دەکەوە کچت نییە کە کچت هەبوو دەرەحا خۆت وە بکەی. باشە ژنەشکە بینە قاسم لێم تێدەگە یان نا ژینێ چێ دەرێم کچێ خۆم دەوێت تۆ کچێ خۆ ئەی هاوار لێم تێناگە کچێ خۆم دەوێت کچێ خۆ باش کچێ خۆم دەوێت. باشە 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 کاکە باش هەستە 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 دری خۆتن مەگە لەگەرتم کاکە لەگەرتمە تا ژنەکەی خۆت دەینەوە باشە بەچەک لەگەرتم وازی لێمەینە وازی لێمەینە وازی لێمەینە دری خۆتن مەگە. دایک جان جان کچیمە چیتەوە؟ هیچ نییە دیسانە مۆزوعەکەی باوکم بێتاقەتی کردووی دەوەنە بیری لێ مەکەوە. کچی من باوکت ئەوەندە نەفز نزمە ئەترسم شتێکمان بەسەر بێنێ. ئەی چی بکەین دایک جان؟ هیچ کچی من باو جارە بێتەوە بەردەرگا دەیدەم بە پۆلیس دیسان بچێتەوە بۆ سجن. ئەی دایە بوو بە خاڵم و ئەوان نەڵێین. نا کچی من خاڵت با تێکەڵی و بابەتە نەکەین خاڵت ئەوەنە کە لە ڕەقا مۆزوعەکە گەورەتر دەکا. باشە دایک جان تو واز لەوە بێنە بۆ نایی بردبم بۆ دکتۆر وەزعەتم هیچ بەدڵ نییە. نا کچی من حەبەکانم خواردووە خۆم چاک دەبم. باشە کاتەوە نەخۆ بێتاقەت مەکە.